یعنی شێروانە لە بەردەماندەرانی بەرامبەر پێشمەرگێ و لە شکستیەنە بەڵام هەر لە پێشەنگی خولی نابی کوردستان ماوەتەوە. لە درێژەی یاریەکانی هەفتەی حوتەمی خولی نایابی کوردستان یاریگای ڕزگارمەشەیی بوو بە مەیدانی ڕوبەڕووبوونەوەی هەردوویانی شێروانە و پێشمەرگەی هەولێر. لە گێمی یەکەمدا یانەی خانەخوێ چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی یەکەم، بەڵام سەرتیب حەبیبی گۆڵپارێز سەرکەوتوانە بەرپەرچی هێرشەکانی دەدایەوە. لە بەرامبەردا یانی میوان هیچ هەلێکی مەترسیداریان نەبوو بۆ سەر گۆڵی یانەی شێروانە و گێمی یەکەم بەبێ تۆماری گۆڵ کۆتایی پێهات. توای دەستپێکردنەوەی گێمی دووەم یاریەکە یاریزانانی پێشمەرگەی هەولێر باشتر بینران و هێرشی بەردەوامیان دەهێنایە سەر گۆڵی یانەی شێروانە. لە ئەنجامی هێرشێکدا نابژیوان لێدانی سزای بۆ پێشمەرگەی هەولێر هەژمار کرد و توانیان لە خولێکی 82 گۆڵی پێشکەوتنی پێ تۆمار بکەن و هەر بەو تاکە گۆڵەش شێروانە تووشی یەکەم شکست بکەن لە مۆرزەی خولی نایابی کوردستان. بەداخەوە ئەمڕۆ تووشی یەکەم دۆڕاناتین وەکو بڵێ نەبوونی ئەو دوو یاریزان لە تیپەکەمە من یەکیان توانم بڵێن یاریزانێکی یەدەک بوو کاکە سۆ بەڵام گۆڵچەکەمان خۆشبەختانە محەممەد سەرخەڵ توانین بڵێن ئاستی ئەگەرەوەکە ئۆنێرۆ باشتر بوو. ڕاستە ئێمە تووشی دۆڕان بووین بەڵام دۆڕانەکەمان توانین بڵێن بە جۆر لە جۆرەکان بڕیارێکی نابژوان وای کرد من حەز ناکەم لەبارەوە قسە بکەم ترایە تا چەند پەنەرتیە دروست بۆ یاخودنا دواتر قەرار لەسەر درێ من لە ئاستی بەکەم ئەلحەمدوللا ڕازیم. بسم الله بەناوی خوای گەورە وەکو جەنابتان ئاگادارن ئێمە ئەو ساڵەکە تیپێکی تازەمان دروست کردووە بۆ ینی پێشمەرگە سەراحەتەن زۆربەی زۆر یاریزانەکانمان گۆڕیان یاری بە یاری ئینشاڵڵا تەنسیقی یاریزانەکان ینی باشتر دەبێت. بەمەنجامەش یانی شێروانە بە 16 خەڵ لە پلەی یەکەم دێت و یانی پێشمەرگەی هەولێریش بە 14 خاڵ هاتە پلەی دووەم لە ڕیزبەندی یانەکانی خولی نایابی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.